ئاڵە میهرەبان دەچینە لای تەوەری سێمی گفتوگۆکانی ئەمڕۆمان هەڵبەتە وەک دەوترێت ڕووداوە سروشتەکان لە دەروی دەسەڵاتی مرۆڤدان بەڵام دەکرێت بە پلان و دانانی استراتیژیەت کار بکرێت بۆ کەمکردنەوەی زیانەکان و هەروەها دوورخستنەوەی مەترسیەکان. ئەم بابەتە لەگەڵ بەڕێز پێشنگ هەڵەبجەیی خوێندکاری دکتۆرا لە ژینگە تاوتو دەکەین. کاک پێشنگ سڵاو لێبێت ئەم کاتت باش. دەستپێک دەپرسین لە ئێستادا ڕووداوە سروشتەکان زیادی کردووە بەڵام تا چەندێک لەگەڵ زیادبوون ڕووداوە سروشتەکاندا پلانی تۆکمە و استراتیژی بۆ ڕوبەڕووبوونی ئەو گۆڕانکاریانە دانراوە. سڵاو لە ئێوە بینەرانی کوسات نیوز. ڕاستیەکەی ڕووداوی سروشتی کاتێک پێوتر ڕووداوی سروشتی کاتێک کە لە تەواوەتی لە دەرەوەی دەسەڵاتی مرۆڤ هاوێت، بەڵام ئەم ڕووداوانی کە ئێستا لە جیهانە ڕۆژن ئەتوانم بڵێم لە دەسەڵاتی مرۆڤایە، چونکو ئێمە شتێکمان هەیە لە ئێستاە لە جیهانە زۆر باسەکرێت، ئەوش مەسەلەی گۆڕانی کەش و هەوایە. گۆڕانی کەش و هەوا کاریگەری ڕاستە و خۆی لەسەر کارەساتە سروشتیەکان هەیە کە هۆکارەکەشی پاوەندخوازی مرۆڤە لە سەردەمی ئەوەی کە چۆن بتوانم زیاتر دەست بەسەر ئەکۆنۆمی جیهانا بگرم، وای کردووە کە ڕێژی زۆری کارگەکان و زۆری ئۆتۆمبیل و زۆری ئەو بابەتانی کە وای کردووە ژینگە سروشتیەکان لەناوبیت و کات کە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ئەو ڕووداوان هەبێت کە ئێمە پێڵێن سروشتی. دیارترین ئەو ڕووداوە سروشتیانی کە لە جیهانە ڕۆدەن توشتن یەکەم لافاوە دۆ موشکە ساڵیە کە هەردووکی ئێمە بەداخەوە لە کوردستانی خۆمانە بەدیەکەین، بەڵام ئەتوانم پێت بڵێم کە ئەم ڕووداوانە کاتێک سروشتین کە هیچ دەسەڵاتێکی مرۆڤی تیانە بێت، بەڵام بەداخەوە لە ئێستا لە جیهانە ئەو ڕووداوانی کە بە ناوی سروشتی و ڕۆدەن هەمووی دەستی مرۆڤی تێدایە، هەموو کاریگەری ئەو کارە خراپانەیە کە مرۆڤ لە چەندەی ڕابردووا کردوێتی بۆ شەڕانەی کە شەڕە جەنگە جیهانیانی کە کردوێتی بەو کۆمەڵە کارگە زۆرانی کە لە جیهانە کردوونیەتەوە بۆ هەموو بڕینەوەی دار و کەمکردنەوەی سەوزایی و ئەو شتانی کە هەوڵانی کە بۆ تێکشکاندن و وێرانکردنی ژینگە داوێتی بۆ کارەکەی هەموو ئەوانەی دەکەوتەوە دەرەنجامەکەی بێتەوەی کە کۆمەڵە کارەساتی سروشتی زۆر لە جیهانە ڕووبات دیاردرینیان دیاردی لە هەفاوە کە لە زۆری وڵاتەکانی جیهانە ئێستا بەدەست ئەم بابەتەوە ناڵێنن ئێکۆنۆمی جیهان کاریگەریی زۆری کۆتر لەسەر ئەم بابەتە. باشە کاک پێشنگ باسەوە دەکەیت کە ئەو هۆکارە سروشتیانەی کە لیستادا کاریگەری لەسەر جیهان بەجێدەڵێت دەستی مرۆڤی تێدایە. چۆن دەستی مرۆڤی تێدایە؟ مرۆڤ ئەو کارانەی کردوێتی ویان دیارترین ئەو کارانێک کاریگەری لەسەر خراپبوونی ژینگە و دروستبوونی ڕووداوە سروشتیەکان هەیە کامانن؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە. ئەین بارانبارین ئێمەڵێن بەدەستخوای گەورەیە، باشە ئێمە چ تاوانێکمان هەیە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە بە بۆنی ئەو ڕێژە زۆری دوانۆکسیدی کاربوونی کە ئێمە هەڵی دەنە بەرگەهواوە وای کردووە کە ڕێژەی قەتیزبوونی گەرمی لەناو بەرگەهەوە ئێمە زۆر زیاتر بێت. قەتیزبوونی گەرمی شواکات کە ڕێژەی گەرمی لەسەر زەوی بەرز بێتەوە. بەرزبوونەوەی ڕێژەی زەویش کاریگەری کاتە سەر بەستەڵەکانی باکوور واکات کە زۆرتر بەستەڵەکی باکوور و باشوور بتوێنەوە. توانەوەی ئەم بەستەڵەکانە واکات کە ڕێژی ئاوی دەریاوزەریەکان بەرز بێتەوە. ڕێژی بەرزبوونەوەی ئاوی دەریاوزەریەکان ئەمە سایکلێکی هایدرۆلۆجیە کە واکات ڕێژی بەرزبوونەوەی دەریاکان هەڵبوون بە هەڵمبوون زیاتر بێت. بوون بە هەڵمبوون زیاتر بوو واکات کە چبوونەوەی ئەو هەورانە لە ناوچەیەکی دیاریکراوە لە جیهانە زیاتر بێت. جا ڕێژی بوون بە هەڵم ئەگەر لە ڕادەی خۆی زیاتر بێت واکات کە ڕێژی دابارین لە ناوچەیەکە زۆر زیاتر بێت. چۆنەڵی لە 2010 شتێکی تازە بۆ لە جیهانە دەرکەوت ڕین بۆمب بۆمبی باران کە لە هەر ناوچەیەکە دابارین ڕووبات لە چەند کاتژمێرێکی کەما ڕێژێکی زۆر بارانە بارێت واکات کە ئەو ناوچەیە لافاو ڕووبات. بۆیە هەموو ئەمە زنجیرە و ئەپەیەک بەیەکەوە بەسراونەتەوە کە لە سەرەتادا مرۆڤ کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ڕێژەی گەرمی لە جیهانە بەرز بێتەوە و نەتیجەکەشی ئەوەیە کە لافاو لە ناوچەیەک دروست بێت لە ناوچەیەکی تریش ساڵی دروست بێت. بەڵێ کاک پێشنگ باس لەو کراکە مرۆڤ نەک تەنها ئەوەی کە پلانی تۆکمە و استراتیژیدا نەناوە بۆ ئەوەی کە ڕێگری لە گۆڕانی کەشوهەوا کە بەڵکو خۆی هۆکارە بۆ گۆڕانی کەشوهەوا، خۆی هۆکارە بۆ ئەو قەیرانانی کە لە ئێستادا کەشوهەوای ژینگەی جیهانی گرتوێتەوە. بۆیە پێویستە چۆن ڕێگری بکرێت لاوەی کە مرۆڤی دیکە ژینگە وێران نەکاتی دیکە نەبێتە هۆی گۆڕانی سیستەمی ژینگەی.
ئەمەش زۆر پرسیارێکی گرنگە من وەکو کاگە توانم چی بکەم ئەنی ئێمە وەکو ژینگە دۆستان قسەیەکمان هەیە ئیکەین ئەڵێن وەرن نەمان بچێنن وەرن بەد بە خەمی ژینگەوە وەرن ژینگەی خۆتان و داهاتوو خۆتان بپارێزن بەداخەوە کۆمەڵی خەڵک وازانێ ئمە بۆ فانتازیا قساناکەین وازانم کە ژینگە پارێزی کاتێ ڕوەدات کە ئێمە هەموو شتێکی ترمان تەواو بێت بەڵام ئەم بابەتە پەیوەندی بە داهاتوی خۆمان و نەوەی خۆمان داهاتوی هەموو کەسێکەوە هەیە بۆیە پێویستەکەات لە ئاستی تاکە من هەوڵ بەم کەمترین زیان بە ژینگە بگێنم کەمترین دووکەڵ بکەم بە هاوایە زۆرترین کاریگەری پۆزتیڤم هەبێ لەسەر ژینگە لەسەر ئاستی دامەزراوەی ئێمە بتوانین بەیەکەوە کاری حکومە بکەین لەسەر ئاستی حکومی بتوانین کە پلان و استراتیژی ئەومان هەبێت کە وڵاتمان چۆن زیاتر ئاوادام بکەینەوە چۆن ئەو کێشە ژینگەیانی کە لە وڵات ئێمە هەڵ کەمی بکەینەوە لە زۆری ئۆتۆمبیلی ناو شارەکان لە کەمی سەوزایی لە کەمبوونەوەی ڕێژەی ئەو بارانانی کە ڕۆدا و بۆ شتە ساڵی ئێمە چۆن بتوانین بەنداوی زیاترمان هەبێت بۆی کە ئەو بێت زیاتر و ئاوانە بە فیڕۆ نەدەین زۆر پلانی استراتیژی هەیە کە حکومەت دەتوانێت بیگرێتە بەر دامەزراوەکان دەتوانن بیگرنە بەر بۆی کە کاری لەسەر بکەن و بە هەمووی گرنگتر ئاستی تاکە بەڕای منەوە کە ئێمە لە ڕووی ئاستی تاکە و بتوانین هۆشیاری ئەو نەمان هەبێت کە پێشەوەی کە ئەم ڕووداوانە بە تەواوەتی هەموو ژیانی ئێمە کاریگەری لەسەر ئێمە دروستکات ئێمە بتوانین کۆمەڵێک کاریگەری باشمان هەبێت لەسەر ژینگە بین بڵێن ژینگە گرنگترین بابەتە بۆ من ئەنی ئێمە لە کوردستانە کاتێک چالاکی ژینگەیەکی ینی لە کۆمنتە بۆمانە نووسێت ئەڵێ ئێمە موچەمان نییە ئێوە باسی ژینگی چیمان بووەکەن بێئاگا لەوەی کە ئێمە باسی ژینگاکەین و بەسمان وایە کە داهاتوو خۆمان بوونەوە بەسراوەتەوە ینی ئێمە فەرمو دوێنێت لافاوێک لە هەولێر ڕۆدات کۆمەڵی خەڵکی بێتاوان گیان لە دەست دەدەن ینی ژیانی مرۆڤ لە مەترسیایە کۆمەڵێک زیانی مادی زۆر بەر مرۆڤ کەوتەوە واتە ئەم بابەتە ژینگەیانە کاریگەری ڕاستە و خۆ ناڕاستەوەکۆی لەسەر هەمومان هەیە بۆیە پێویستەکە بەبێ ئەوەی کە ئێمە باز لەوە بکەین ئەمە فانتازیایەکە یاخود ئەمە شتێکە ئێلیتە لە کە ئێمە ئاسمان زۆر باش بۆ ئەنجا با بیری لێ بکەینەوە نە پێویستەکە لە هەموو کایەکانی ژیانە ئێمە با بیر لە ژینگە بکەینەوە و کاریشی بۆ بکەین بەڵێ کاک پێشنگ دیارەکە باس لە ڕووداوە سروشتیەکان دەکرێت زیاتر بە شێوەیەکی گشتی خیاڵەت یاخود بیرت بۆ لای دروستبوونی لافا و هاوکات کەوتنەوەی ئاگر دەکەوێت جگە لەم دوو بابەتە ئەو هۆکارانەی دیکە کە هۆکاری ژینگەین و مرۆڤ دەستیان تێیدا هەیە چ بابەتێکی دیکەن یەکێکیان وشکە ساڵیە کە ئێمە ساڵە کوردستانە بە تەواوەتی هەمومان هەستمان پێکرد ئەوە بوو کە ڕێژەی ینی ئێستاش ینی تەنانەت تا چەند ڕۆژە لەمون پێشیش سەردێری هەواڵەکان و هەواڵی بەپەلە ئەو بوو کە ڕێژەی بەنداوی دەربەنی خان ئەوەندە بۆ 30 مەتر دابەزیوە و ڕێژی بەنداوی دوکان 12 مەتر دابەزیوە و وڵاتی تورکیا ئاوی گرتوێتەوە وڵاتی ئێران ئاوی گرتوێتەوە بۆیە وشکە ساڵی لەم ناوچانەیە کاریگەرێکی زۆری هەیە ئەنی ئێمە دووشت هەیە لە ژیان ئاو سەرچاوی ژیانەکە ئێماڵێک بەڵام لە دوولاوە ئێمە هەمان یاوەتە وشکە ساڵیە یاوەتە لافاوە ئاگرکەوتنەوە بابەتێکی ترە زۆرتر بووری دووکەڵی ناو شارەکان و پیسبوونی هەوا بابەتێکی ترە پیسبوونی خاک بابەتێکی ترە ئەمانە هەمووی کاریگەری گۆڕانی کەش و هەوان بەستەڵەکەەکانی باکوور لە ئێمە دوورن نایان بینن بۆنەوە توانەوەی و بەستەڵەکانە و کەمبوونەوەی ڕێژەی بایۆدایڤرسیتی فرەچەشنەی لە ئێستاە بەپی راپۆرتی IPCC لە 150 ئەو بوونەوەرانەی کە لە دروستبووی دنیاوە هەبوون لە 150 دێستیانە ناوچوون بۆ کارەکەشی بۆەوە گەڕێتەوە کە گۆڕانی کەشووە کاریگەری ڕاستۆخۆی لەسەریان هەبووە و توانای مانەوەی مرۆڤ لە ڕووی تەندروستیەوە ڕێژەی ژیانی مرۆڤ کەمی کردووە لە هەموو وڵاتەکانە ئەگەر ئێمە لە جاران بمان و تا کەسێکی ڕێژەی ئەڤرێجی خەڵک لە کورد لە عێراقا 70 ساڵە ژیان بە بۆنەی گۆڕانی کەشوهەوا دابەزیەوە بۆ بە 65 ساڵ 64 ساڵ بۆ کارەکەشی گۆڕانی کەشوهەوە بەڵێ کاک پێشەنگ لە هەرێمی کوردستان دەکاتێککە ئۆپرە زۆرە بارانباری لافا و دروست بوو دەوترا کە خەلل لە سیستەمی ڕێڕی ئاوەکاندا هەیە خو لە هەندێک شوێن هەڵە لە منهۆڵ یاخود ئەو هۆکارانی کە ئاوەکانی پێدا دەڕوا دروست دەبێت بەڵام لە وڵاتە ئەوروپیەکاندا لەگەڵ ئەوەی کە وڵاتانی پێشکەوتون سیستەمی ئاویان باشە بە هەمان شێواز لەوێ حتا لافاوەکە لێرە زۆرتر بوو هۆکاری دروستبوونی ئەو لافاوانە بۆچی دەگەڕێتەوە بەدەل لە هەرێمی کوردستان خۆی لە جیهانە لافاو چی ینی یەکەم جار پێویستەکە لەوە تێبین لافاو واتە کۆبوونەوەی بڕێژەیەکی ئاوی زۆر لەسەر زەوی و ڕۆشنی بەسەر زەویە لە ماوەیەکی کەمە
ینی ڕێژە گەزانەکان ڕێژەیان دەرگرت لە ماوەی کەمتر لە 6 کاتژمێر کە ماوە بەسەر زەویا و ئێمە وەکو خۆمان وەکو باسی لافاوەکەین لە جیهانە لە زۆربەی وڵاتەکانە ئەم بە ئەم دیاردەیە هەیە و لە زۆربەی وڵاتەکان ئەم بابەتە ڕوویداوە چکە ڕێژەی دابارین کۆنتڕۆڵکردنی نییە لەو شوێنێکە بۆ شوێنێکی تر گۆڕاوە هۆکارەکەشی زۆر کۆمەڵی هۆکاری زۆرمان هەیە گرنگترین هۆکار ئەوەیە کە کەم نەڵێن مرۆڤ دیسان دەستکاریەکاتۆ ئەمەیە ینی ئێمە ڕێژەی کاشمنت ئێریامان هەیە لە هایدرۆلۆجیە هەموو هایدرۆلۆجیە بە ڕێزەکان نەزانە نەشتە بابەتە کاتمنت ئێریا چییە واتە کاتێکە بارانێکە بارێت ئەم ڕێڕەوی ئاوە لە کشۆوە ڕێرە ئەگرێت و لە کشۆ بەسەر زەوی ئاوە ئەگەر ئێمە جیۆگرافی و دێمۆگرافی شوێنەکە بگۆڕین و ئەو شوێنانی کە ئاوی پێدا تێڕێن ئێمە بیکەین بە شوێنی سەکەنی واتە کە باران بارێ بارانێکی زۆر باری ئەوەڵی شوێن کە لافاوی لە دروست و شوێنانێ بۆیە کاتێک کە تەماشای ئەو شوێنانەکەی لافاوی لەیە و ئەگەڕێنەوە بۆ 50 ساڵ 6 ساڵ پێش ئێستا لە وڵات ئەوروپیەکانی ژەم شتە هەیە تەماشایەکەی ئەو شوێنە ڕێڕەوی ئاو بوو بەڵام بەمۆریەوەی کە زۆر حسابیان بۆم بابەتە نەکردووە وتیانە لافاو لێرە دروست نابێت و ئەو شتانە ڕوویداوە بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ ینی پێداچوونەوەی بۆ شانە نەکراوە لێکۆڵینەوە لەم بابەتانە نەکراوە و ئەو لافاوەش کە ڕوویدا لە کوردستان منەتوانم پێ زۆر بە شێوازێکی حتمی ساڵانە دووبارە هەبێتەوە ئەگەر ئێمە لە پێشوە لە ماوەی 5 ساڵ 10 ساڵە یەک لافاوی گەورەمان هەبوو بێ کاتێک ئەماڵی لافاو خەڵکە میری لافاوەکی سلێمانی کۆنی بێتێتەوە 53 بوو وابزانم کە ڕوویدا بەڵام لەم دووە پێویست ناک ئەو نەدوور ساڵانە چەندین جار لافاومان بۆ دێتەوە بۆیە پێویستەکە ئێمە پلانی تۆکمەمان هەبێت بە تەنها سەردانکردنی لە قەوماوان لە کاتی لافاوە چارەسەری کێشەکە ناکات کۆکردنەوەی کۆمەک بۆ لافاوەکان چارەسەری کێشەکە ناکات لەوانەیە ژیانی کۆمەڵە کەس بە شێوازێ باش بێت بەڵام چارەسەر نییە ئەمە باشە کاک پێشەنگ دیارە ئاماژە بەوە دەدەیت کە کاریگەریەکانی بارانبارین ڕەنگە چەندین جار بێتەوە هۆکاری دروستبوونی لافاو و ڕێگە چارەسەرەکان چین یان چه هەنگاوێک بندرێت بۆ ئەوەی زیانەکانی کارەساتە سروشتەکان و بە تایبەتر لافاو لە هەرمی کوردستاندا بوونیان نەبێت ئێمە لە ساڵی 2019دا کاتێک من خوێندکاری ماستەر بووم بە پرۆژەیەکی یەکێتی ئەوروپا چوینە وڵاتی فەڕەنسا لە شاری نیس و لەوێ ئێمە بۆ ماوەی 3 مانگ کارمان لەسەر پرۆژێکی زیندوو کرد کە لە ساڵی 1994 لافاوێک لە شاری نیسیدا و بووە بۆی ئەوەی کە زۆربەی شارەکە بخم بێت ژێراو کرد جا کارمان لەسەرەوە کرد ئێمە چۆن بتوانین ڕێژەی لافاو ئێمە ناتوانین سەرەتا ڕستەیەکەی ئێمە ناتوانین بەر لە لافاو بگرین لافاو هەر ڕۆدا بەڵام ئێمە توانین زیانی لافاو کەم بکەینەوە کارمان لەسەر و کرد چۆن زیانەکانی لافاو لەسەر خەڵک کەم بکەینەوە زۆر فاکتەرمان هەبوو من یەکەم خەڵکە بۆم دەرکەوت کە بۆ کۆمەڵێک ئێمە ئەپلیکیشنی کۆمپیوتەرمان بەکارێنە وەکو سیتی کارد وەکو ئیبەر وەکو ئارک GIS کە تیدا خەمڵاندنمان بۆ ئەوە کرد کە ئەو شوێنانی کە دابارین و لافاوتیان ئاڕۆدا بۆم دەرکەوت کە ئەگەر ڕێژەی سەوزایی لە هەر شوێنەکە زیاد بکەین ڕێژەی لافاو کەمە بێتەوە چۆن ئەگەر ئێمە هەمومان دارمان ئاو داوە کاتێککە دار ئاوە دەیت یەکسەر جاری هەیە بە بەشاوی خۆمان و ئەیبینین کە ئەو ئاوە هەڵەمژێرێت ینی ئەرشێتە ژین ناو زەویەوە بەڵام ئەگەر لەسەر کۆنکرێتی ئاو بڕێژی سەرەکەی ئاوەکە لەسەر کۆنکرێت ئاڕوە بۆ یەکەم خەڵکومان دەرکەوە بوو کە ڕێژەی سەوزایی زیاد بکرێت ڕێژەی لافاو کەمە بێتەوە و دروستکردنی خانوەکانمان لەسەر ئاستێکی بەرزتر لەسەر نەخشە پلان بۆ ئەوەی کە ئەو نەچێتە ناویانەوە ئەوە خاڵی دووەم خاڵی سێم دروستکردنی بەنداوە لەو شوێنانی کە ئاوی لافاو دێتەوە ناو شارەکانەوە ئێمە لە کوردستانە و ئەو لافاوانی کە لە هەولێر ڕوویدا هۆکارەکەی ئەوەیە کە شار گەورە بووە چوونەتە ناو عەرزی زەراعیەوە چوونەتە ئەو شوێنانی کە ڕێڕەوی بەنداوی تایە بۆیە دروستکردنی بەندا و لە پێش ئەوەی کە ئەمانە بێنە ئاو بێتە ناو شارەکان و چارەسەرێکی ترە و بابەتێکی تر کە ئێمە کاری لەسەرەکەین ئەوەیە کە پێویستەکە پسپۆڕەکانی لە شارەکانی کوردستانە هەستن بە توێژینەوەیەک لەسەر ئەوەی کە شتێکەیە پێوترێ فڵەت زۆن واتە ناوچەی لافاو چ ناوچەیەک لە کوردستانە لافاوە چ گەڕێکێک لە هەولێر و سلێمانی و دوهۆک پێوترێ ناوچەی لافاو دیاریکردنیم ناوچوانە بە سێ کلی جیاواز ڕێد بلو گرین ئەگەر ڕێد زۆنە زۆنی سوورە پێویستەکە ئێمە کاری لەسەر بکەین لە هاوینە کاری لەسەر بکەین بۆی کە ئەو لافاو نێتە ئەو شوێنانە خەڵکەکەی ئاگادار بکەینەوە کە
ئاگاتان لێبێ ئێمە کەشناسیمان هەیە لە کوردستانە وە لە هەموو جیهانیش ئەم سیستەمە کاری پێکرێ من لێت نەشارمەوە ینی پێشەوەی کاتی لافاو بێت من لە پۆڵەندا ئێستا پۆڵەندا وڵات شارێکی تەختە وەکو هەولێر تەختە هیچ گردێکی تیانە کاتێککە لافاو ڕۆدا لێرەش بەڵام چیەکەن بۆ نمونە تیمەکانی بەرگری شارستانی ئەو کەشناسیە زانێت کە باران هەبارێت تیمەکانی کە بەرگری شارستانی لەو ناوچوانێن جێگیرەکرێن کە ئەگەری لافاوی تایە پێشەوەی باران ببارێت وی خۆ ئامادە لە ئامادە باشیا بن هەر شتێک یەکسەر تەنەقوی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پێشەنگ هەڵەبجەی خوێندکاری دکتۆرا لە بواری ژینگە زۆر سپاس بۆ تاوی زەنێرەکان.